دڵم هەرە و دڵی جارانە ئێستاکەش ئەناڵێنێ هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا ئەتاسێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕابکێشێت مەگرە لێم چونکە جەماڵت پەیکەری ڤینۆسی خوای جوانیشە جوڵێنێ. سڵاوتان لێبێ و ئەم کات و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. ئەمەڵقەی بەرنامەی چارە تایبەتە بێت بەو بەشەی لەشی مرۆڤ کە ئەوامان لێ کات عاشق بین و دنیامان خۆش بێت و ئەوەندە بچووکە بەقەر مشتێکە بەڵام کاریگەریەکەی ئەوەندە زۆر لەسەر ژیانمان لەگەڵ وەستانی ئەم مشتە دەکرێت ژیانمان بۆستێت. ئەم بابەتە هێند گرنگە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ستاتستیکەکانیان لە ژمارەکانیان وای چاوەڕوانی کردووەکە هەموو ساڵێک نزیکەی 18 ملیۆن کەس بەهۆی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکانی دڵەوە بمرن کە دەکاتە نزیکەی لە ساڵ 32 سەرجەمبردنەکان لە سەر تاسەری جیهانە. بە مانایەکی تر لە هەموو سێ کەسێک لە جیهانە کە ساڵە نامرن لاوانەیە کەسێکیان یان نزیکی کەسێکیان بەهۆی نەخۆشیەکانی دڵەوە دەمرن. ئەوەی کە وا دەکات لێمە بە دوای قەستەرە و شەبەکە و باڵۆن و تەختیتی دڵ و پشکینەکانی ترەوە بین. ئەم ئەڵلقەی بەرنامەی چارە درێژە پێدەری زنجیرە ئەڵلقەکانمانە دەربارەی پشکنینی گشتی و دەمانەوێت بزانین ئەگەر پشکنینی گشتی بۆ دڵمان بکەین کەی بیکەین چۆن بیکەین لە شتەمەنێکەوە بیکەین و چۆن چۆنی ئەنجام دەدرێت. بۆم مەبەستە دکتۆر ئارام جەمال میرزا میوانی بەرنامەکەمانە بێت لەگەڵ کۆمەڵک بەڕێزی تراکە لەگەڵ ئەو کار دەکەن بۆی کە بزانین چۆن دەکرێت ئەم دڵەمان بپارێزین چونکە وەک شاعیرەڵێت بە چەشنێ خۆشەویستی تۆ لە سینە و کە لەما چەسپا مەگەر جامی ئەجەل ئەو تین و تاوە لێ هەڵەنجێنێ. هیوادارم جامی ئەجەل لە دڵی کەستان لە ڕۆحی کەستان هەڵی نەنجێنێ بەڵام تاکۆ کاتێک کە زیندوین چۆم توانین بە باشی بژین و ئەو بابەتانە چینکە دەکرێت دڵمان پارێزێت و ئەوانەش چینکە دڵمان نەخاتە بەر مەترسیەوە. وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارەبن. پانزە ساڵ بەر لە ئێستا یەکێک لە خزمەکانم پێویستی بۆ بوو کە قەستەڕی بۆ بکرێ هەرگیز بیرم ناچێتەوە کە تەلەفۆنیان بۆ کردم وتیان هەڵگورت قەستەڕەت چییە؟ ئەوەندە بابەتەکە تازە بوو منیش نەمەزانی چییە ناچار بووین کە بە دوای بابەتەکە بگەڕین. ئێستا وای لێ هاتووە هیچ کەسێک نییە لێمە کە کەسێک نەناسێ قەستەڕی بۆ نەکرابێ یاخود هەموو کەسێک لێمە کەسێک ناسێت کە قەستەڕی بۆ کراوەیان شەبەکە و باڵۆن. بۆ مەبەستە و لە زیابوونی ئەم بابەتە بۆ خۆپاراستن لەم باسە ڕاوێژکاری نەخۆشەکانی دڵ و قەستەڕە دکتۆر ئارام جەمال میرزا بە سوپاسەوە ئێمە لەلای ئەو میوانی بەخێراتی بۆ سەرشاشەی کورسات و ئێمەش لە عادەکە جەنابتین. خۆشتان بەخێر بێن. زۆر زۆر سپاس. پرسیارەکەم ئەلیەوە دەست پێکەمە لە پێشەشێکەوە بۆچی ئەو کاتە ئەوەندە قەستەڕەکەم و کە خەڵک نەیەزانی چێ ئێستا ئەوەندە زۆر بوو کەوا لێ هاتووە کەسێک نییە کەسێک نەناسێت کە قەستەڕی بۆ کراوێ. خۆی بەڕاستی ئەو وەختەش کە جەنابە باسێکی 15 ساڵ لەمەوە پێش قەستەڕە هەر هەبوو زۆر بووە بەس لە وڵاتی ئێمە کەم بووە هەرچەند وڵاتی من باسی کوردستانەکەم بەڕاستی چۆن ناتوان پێ بڵێم لە بەغدا لە ساڵەکانی هەشتاکانەوە لە بەغدا لە ئەمەلیاتی قەستەڕە کراوە. ئەو پرسیاری جەنابەت چەند ڕۆیەک هەڵەگرێ بۆ جوابانەوەی یەکێک لەوانە بەڕاستی نەبوونی ئەو ئامراز و پێداویستانە و پزیشکی پسپۆڕی ئەو بوارە بوو. وەکو ئاشکرا ئێمە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2004 و 2005 دەستمان کرۆ بە ئەنجامدانی قەستەڕە و ساڵی 2000 و نهایەتی 2005 بۆ بیدایەتی 2006 دەستمان کردووە بە ئەنجامدانی کردنی شەبەکە و باڵۆن. پێش ئەوە دکتۆری پزیشکی پسپۆڕمان نەبووە. ئەو ئیشەکە ئەکرێ دەبێت لەلایەن پزیشکی پسپۆڕ. من بیرم کە ساڵی 22 ساڵەمەوە پێش کە تەخەڕوجمان کرد لە کۆلێجی پزیشکی و کە بووین بە دکتۆر ئەو وەختە دکتۆری متخصص نەبوو دکتۆری پسپۆڕ نەبوو لە هەرێمی کوردستاندا کە ئەو ئیشە بکە. من هەراگەداری و چیرۆکەم بەبێەوەی کە خۆت ئاگات لێبێت کە چۆن کاتی خۆی تەڵەبە تەقدیمی وەزیری تەندروستی کردووە و ڕۆشتی بۆ بەخا بۆ خوێندن و چۆن لە کاتێکا کە خەڵکیان لە ڕێوە غاستەرە بڕی جەنابەت ڕۆشتی تو هاتیت بۆی کە فێری پسپۆڕی نەخۆشەکانی دڵبیت و بە سوپاس بۆ خۆ سوپاس بە جەنابی شکلم بوارە زۆر پێشکەوت. زۆر سوپاس. مەبەستە لەو وەختە کە نەبووە هەبوو لە شوێنەکانی بەڵام لە ئێمە نەبوو ڕێک مەبەستی پرسیارەکەی منەوە بوو. ئەمە یەکەم ئەمە
بابەتی ڕۆیەکی کەشی ئەوەیە کە پێشکەوتنی زانستی بەڕاستی پێشکەوتنی زانستی لە بواری پزیشکی دڵە زۆر بە سەریعی ئەڕوات یعنی ئەو شتانی کە لە 10 ساڵی ڕابردووە پێشکەوتن ڕوویاوە لە 11 ساڵەمە پێش نەبووە کەواتە بەشی زانستی دڵزانی زانستێکی زۆر زیندووە یعنی ڕۆژانە شتی تازە ئەبێت بۆ نمونێ مە 3 ڕۆژمەوە پێش مؤتەمەرێکمان هەبوو کە هەموو ساڵێکێ لە ئەمریکان کۆلج ئۆف کاردیۆلۆجی چەندەها علمی تازە و بستەدی و ترالی تازیان دەرکردووە لەبەرەوە ئەم بەشە بەشێکی زیندووە دایم تازەگەری هەیە کە تازەگەریش هەبوو ئیشەکان زیاتر بێت لەبەرەوە چەند ئەسپێکتێکیە چەند ڕوویەکیە هەبووە بەس وەکو باسمان کرد پزیشکی پسپۆرتمان کەم بوو و زانست ئەو وەختەوە پێشکەوتونە بۆ خۆی جگەلەوەی کە بەڕێزت ئاماژت پێدا ئەوانی کە لە ڕووی زانست پێوتر ڕست فاکتەرەکان هەندێکیان دەکرێت بگۆڕدرێ هەندێکیان دەکرێت نەگۆڕدرێ هۆکارە مەترسیدارەکان مەسەلەی جیناتەوەی کە خەڵکێک لە ئایلەکانە هەیە و بابەتێکە قابلی گۆڕان نیە هەڵکشان لە تەمەنا بابەتێکە قابلی گۆڕان نییە بەڵام مەسەلەی جۆری خواردن و وەرزشکردن کام دوو بابەتە زۆر باسەکرێ پەیوەندیدار بە هەموو نەخۆشیەکانەوە لەسەر نەخۆشیەکانی دڵ ئەکرێ بڵێن لە 15 ساڵی ڕابردووە ستایلی خواردنی ئێمە لەگەڵ پێشووترا زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە هەر بەلای کە مۆکاتی خۆی خواردن نەبوو خەڵک بە ئاسانی دەستی کە ئێستا خواردن زۆر و خەڵک زۆرە خوا و هەرورک زۆر گەورە بۆ ئێستاکان خۆی بەڕاستی ئەوە چەند ڕوویەکی هەیە وەکو جەنابە باسی کرد جینات زۆر گرنگکە ئەوەی کۆمان دەرکەوتوون بە خبری ئەم چەند ساڵی ڕابردوو ئەم 22 ساڵی ڕابردوو کە لەم بوارە ئیشمان کردووە بۆمان دەرکەوتووە کە گرنگترین هۆکار بۆ توژوو بە نەخۆشەکانی دڵ جیناتە خی گەورە هەریەکە و هەر مرۆڤێکی هەر ئادەمیزاتێکی کە دروست کرد جیناتەکانی کرۆمۆسۆمەکانی بە شێوەیەک بۆ داڕشتووە هیوایە زووتر تووشی نەخۆشی ژێر پەنجا بێ هیوایە تووشی نەخۆشی دڵ ئەبێ جینات دەورێکی زۆر سەرێکی هەیە لەوەی کە ئینسان تووشی مرۆڤ تووشی نەخۆشی دڵ بێت بەس ئەمەوە ناگەێنێت کە هۆکاری تر نییە بۆ نمونە هیوایە لە دکتۆرجا خۆ من براکەمیان خوشەکەم 5 کەسین لە ماڵەوە 4مان نەخۆشی دڵێ بە تاکید من تووشم شەر نییە ئەگەر لە ماڵێکە 4 کەس نەخۆشی دڵ هەبوو ڕقم 5یان کەسی 5یان تووشی نەخۆشی دڵ بێ شەر نییە بەس مەجموعەیە هۆکار هەیە کەوای لێکە نەخۆشی دڵ سریعتر بڕۆ کێم باشی نەخۆشی دڵ ئەەکەین بیرمان نەچێت چەند جۆرێک نەخۆشی دڵمان هەیە بەس زۆرترینیان یان باوترینیان ئەوەیە کە بەهۆی جیران یان تەسیبوونەوە لە خوێنبەرەکانی دڵا توش هەبێ کە بە کوردی پێڵن سنگە کوژێ یان نەوەی دڵ بە عەرەبی دەبحی سەدریان یان جەڵدەی دڵ کەمە ئەتوانین بڵێن 10 ساڵان نەوەی نەخۆشەکانی دڵ ئەوانن بۆ ئەم نەخۆشانە ئەو نەخۆشی دڵ ئێمە پێڵێن پروگرێسیڤ یعنی بەردەوامە یعنی چۆن شتێک لە بەرزایە کۆتلەکەی تۆ بەردەوام ئەڕوا نەخۆشی دڵی ژوایە کە دەستی پێکرد وەستانی قورسە بەس هەندێک هۆکاری واکە کە ئەم نەخۆشیە زووتر پێشکەوێت زووتر دەرکەوێت لە مرۆڤەکانە بۆ نمونەوەکو جەناب باس کرد جگەرە کێشە نەکردنی وەرزش جۆری خواردنەکان ئەمانە بەڕاستی هۆکاری زۆر گرنگن لەو شوێنەی کە ئێمە تیاژین هەموو هۆکارەکان هەن بعضی شتێک هەیە دڵخۆشکەرە و بعضێکیش کە زۆربەی زۆری بەڕاستی دڵ ناخۆشکەرە بۆ نمونە ئەوەی کە دڵخۆشکەرە بەنسبە منەوە بەشێکی زۆری خەڵکە بیرم ئێستا ئەگەر مقارنەکەم بە 10 ساڵ لەمەوە پێش ئێستا خەڵک زیاتر وەرزشەکات باشتر بۆ لە باڵێک کە من تێبینیم کردووە بەڵێ ینی بابەتەکە هەر نەگەتیڤ نییە خەڵک نەخێر پۆزتیفیشی تایەکی لە پۆزتەکان وەرزشکردنە کە من زۆر ئەمە دائیم لە هەموو شوێنەکە باسم کردەوە دەورێکی زۆر گرنگکە چکە ئەمە ئەساسی زانستیە گایدلاینی ئێمە نەخشەگەڕگای بۆ ئێمە بۆ ڕێزە حتا ئێستا کاتی وەرزشکردن زیاکراوە یعنی جاران ئەیاون لە ڕۆژێکە 10 دقیقە کافی ئێستا بۆ 150 دقیقە بۆ 300 دقیقە لە هەفتەیەک یعنی تەسەور کە 300 دقیقە لە هەفتەیەکە ڕۆژی تقریبا 30 دقیقەکە 30 دقیقە بۆ 40 دقیقەکە ئێمە 40 دقیقە بۆ 45 دقیقە ئێمە علمیەن بە نەخۆشەکان ئەڵێن تکاتان لێکین هەفتەی 5 جار وەرزشکن بەس چۆن وەرزشێ خۆشی زەلامی واڵە دکتۆر من تا ماڵەوە لە بەیانی و هەڵستم خەریکی ئیشی ماڵ و حاج شەشۆم و تایەکی شەو ئیشەکەم ئەمە بە هیچ شێوەیەک ئەمانە بە بەوردی باسەکەینەوە کە بە وەرزشکردن ئەژمار ناکرێت لەبەر ترپەی دڵزان ناکات و عارەق ناکاتەوە کەسەکە ئەمەی کە لێرە لەگەڵ ئەمانە جیاوازەکانیان چییە؟ بەڕاستی ئەوەی کە ئەمە بێ ئاوا بێت ئەمەیان نۆرمەڵەکەی لابراوە باشە نۆرمەڵەکەی لامان بردووە ئەمە بەم شوێ دەست پێەکە یەکەم جار نۆرمەڵە بۆرەکەی خوێن هیچ کێشیشتیانی ئەم چاوریتیانە بێ باتە چاوریتیانە وردەوەردە ئەو تەستیبوونەوە زیاکە ئەو کۆمەی کە لێرا دەرکەوتومە دەمارەکەی دڵە ئەمە نۆرمەڵە دەمار ئێمە لە دەمارکەڵین بە کوردیە دەمار بەکایان بەسمان خوێنبەرە ئەو خوێنبەرانەی کە ئەم خوێنبەرانەیە کە خوێن ئەبەن بۆ ماسوولکەکانی دڵ ئێمە بیرمانە بەشی هەرە زۆری دڵ پێگاوتۆ لە ماسوولکە ئەمە لە پێشان نۆرمەڵە ئەمە گەر سێریکەی نۆرمەڵە هیچ کێشەیەکی نییە پاش فترێ بە مروری زەمن کە نەخۆشیەکە پێیابوو وردە
تەسێکبوونەوە ڕوئایات بە شێوەیەکی کەم تەسێکبوونەوە ڕوئایات دوای ئەو وردە تەسێکبوونەوەکە زیاکات ئێستا گەرمە دیقەت بی دامیچەری یان نیوەتیرەی ئەم دەمار ئەم بۆری خوێنە لە 150 زیاتری ژیراوە درستە هەچ کەسێک تەسێکبوونەوەکەی لە 150 بەرەو ژوور بوو احتیمالە ئاڕازەکانی نیشانەکانی تا دەکرێت ئەگینا پێش ئەو نیشانەی نابێت پێش ئەو نیشانەی نابێت خزمێکی من زۆر نزیکم بە 35 ساڵی جەڵتەی دڵەیە ئێستاش من 35 ساڵم تەواو کردو هەبەدە کاتە هەر جەنابیشت بە سپاسەوە کارت بۆ کرد چۆن لە پشکنینی ساڵانەیە پشکنیم کەم بۆ دڵم ینی بۆ نمونە ئێستا گەر هی خوێن بێت ئێمە لاڵەکانی پێشوای خوێنوان لێ وەرەگیرێت و ئەکرێتە ناو ئەمریکا و تەماشا ئاکرێت حوت ساڵ بەر لە ئێستا من خزمەت بۆ بەرنامەیەکی تر هەنێ فاسی چاوری شوێنە بۆ فرموودە مێشێکە لە ڕێگە هەڵەتەکان کە خەڵک بەکاری هێن ڕاست لە بەرەم جارە بە فاسی چاورێکە هاتووم ئەمە بزانم کە ئێوە پشکنین بۆ دڵەکەن بۆ نەگەر خۆم پشکنین بۆ دڵ بکەم لە پشکنین ساڵانە یەکسەر قەستەرم بۆکە یان نا شتی تر هەیە لە پێش قەستەرەکەەوە نەخێر خۆی بەڕاستی پشکنینی ساڵانە بەپی مرۆڤەکان ئەگۆڕێت وەکو باسماکە بۆ نمونە ئەگەرێکێک هیچ شتێکی نەبێت جگەرە نەکێشە شەکری نەبێ زەختی نەبێ کابراایەک بێ ڕێازە بکە خواردنێکی تەندروستی باشی هەبێ لەم کەسانە پێویست ناکە لە پێش تەمەنی 40 ساڵ لە پیاوە لە ڕەگەزی نێرە و پێویست ناکە لە پێش 50 ساڵ لە ڕەگەزی ئافرەتە پشکنین بکات بۆ دڵ مەبەستم بۆ دڵ بە مەرجێک هیچ کێشەیەشی نەبێ هیچ نەخۆشیەکی نەبێ و باشما کرد و جیناتی نەبێت لە ئێستا کێشانە منە بەڵام دایک و باوکم جەڵتە لێیان نەداوە بەڵام خزمی ژمارە دووم هەیە نەخێر ئێمە باسی کە باسی نەکەین باسی ژمارەیەک ئەەکەین ژمارێک دایک باوک خوشک برا و ئەوانەیە کە بۆ سەرەوە لەوانەیە بە ڤەرتیکڵی هاتووە بڵێن باپیر نەنکێکیانم بە ڕەحمەتی خواچوو بە جەڵتەی دڵ ئەوە دەورێکی وای بەو شێوێنە لەبەرەوە بە پێی تەمانەکان و بە پێی کەسەکان ئەگۆڕێ ئەگەرێکی چۆک و باسمان کرد بەو شەیە کە من نۆرمال بێ هیچ ڕسک فاکتەرێکی نەبێت لە پیاوە لە ڕەگەزی نێرە لە دوای تەمەنی 40 ساڵ و لە ئافرەتە لە دوای تەمەنی 50 ساڵ بەڵام یەکێک ئەبینی سیرەکە شەکرەی هەیە شەکرەی تایپی جۆری یەکی هەیە لە 12 ساڵ و 3 ساڵەوە تەشخیص کراوە دەستنیشان کراوە کە نەخۆشی شەکرەی هەیە ئینسولین بەکارێنێت 4 کەس لە ماڵەکە دوو برای لە خۆی گەورەترنیان لە خۆی بچووکترن تووشی نەخۆشی دڵ بوون ئەمانە ئەبێت زۆر زووتر دەستکەن بە پشکنین بۆ نەخۆشەکانی دڵ یان نەخۆشێکت هەیە سیرەکەی جیناتیان نییە بەس بە هەمان شێوە سیرەکەی نەخۆشی شەکری هەیە نەخۆشی زەختیە قەڵەوە سیرەکەی BMI-کەی قەڵەوە بە تعریفی توبیت قەڵەوە جگەرە ئەکێشێ بە هیچ شێوەیەک وەرزش ناکات و شەکری هەیە یان زەختی هەیە ئەمانە ئەبێ لە کاتێکی زووترا دەست پێ بکەن جۆری سێمی نەخۆشەکان ئەو نەخۆشانەی کە نیشانەیان هەیە هیچ شتێکی نییە نەزەختی هەیە نەشەکری هەیە نەنەخۆشی دڵی هەیە نەکەس هەیە لە دەرەجەیەکی کە سوکارەکەی نەخۆشی دڵی هەبێ بەس ئارازیە یە بۆ لا دەڵێ دکتۆر من کە ئەڕۆم بە قادرمەیەەکە بە بەرزاییەکە بە هەورازێکە ئاسمم زۆر ئازارێ ئەمە دەستە خاتە سەسنێل ئازارمەیە هەناسەمتون نەبێت ئەمە بۆ ئەو نەخۆشانی کە تەسێکبوونەوە هەیە لە دەماری دڵە بەس بیرمان نەچێت هەندێک نەخۆشی دڵ هەیەی سەمامەکانە ینی هینی ئەو سەمامەکانی گیرەکان ئێمە بیرمان نەچێت 4 سەمامان هەیە دوان لە ناو دڵای و دوان لە ناو بۆرە گەورەکانەیە ئەمانە لە ڕۆماتیزمی مناڵیەوە دروستە بن ئیتر ئەوانش ئارازەکانیان هەیە لە 14 ساڵی هەیە لە 5 ساڵی لە ژێر 20 ساڵەوە دەرئەکرێت لەبەر ئەوە بە پێی جۆری نەخۆشەکە ئەگۆڕێت بەس ئەگەر بەڵێ ینی ئەگەر ئێستا لەوەی کە لە جەنابەت باست کرد جگە لەو کەسانی کە بۆ خوان هۆکاری مەترسیداریان هەیە لە مەسەلەی خێزان و نەخۆشی درێژخانەکانی تر و قەڵەوی وەرزش نەکردن و جگەرە کێشان و شەکرەوە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەم قاڵە بوو ئێستا وەک پزیشکی داناڵین و کاتێک کە دەمودانشت خوێن لە پووکت هاو ئیترەوەی تربێتی وڵای دکتۆری دارن وەک پزیشکی دڵ ئەو کاتێک کە لەگەڵ ڕۆشتن سەرکەوتن بە هەورازە سنگی ئێشا یەکسەرەوە نیشانوی وڵای دکتۆر نیشانەکان بەڵێ یەک مجموعەیە نیشانە هەیە بە پێی تەمەنەکە ئەگۆڕێت بە پێی تەمەنەکە ئاگۆڕێت بۆ نمونە هیوایڵە دکتۆر من کە ئەڕۆم بە قادرمەیەەکە بە هەورازەکان کە ترێدمڵ ئەمەم خەری کاتەقێ یعنی زۆر دەستە خاتە سەرسنی ئازارەکەت یە بۆ ملم یە بۆ شانم ئەی باشە لە کاتی سراحەتاوای نەوەڵڵا هیچ کێشەیەکم نییە ئەی چۆن چاکە بیت کە ئەڕۆم جوه دەکەم کە هیلاگەم سم خەریکاتەقە یان هەناسەمتونە بێ کە ئیسراحەتم کرد پاش چەند ثانیەیەکی کەم یەکسەر چاکەم ئەمە دەلالە دەوایە کە ئەمە احتیمالە یەکێکە لە نیشانە زۆر ڕوونەکانی بوونی تەسکبوونەوە لە بۆرەکانی خوێنی کابێت دکتۆری دڵ ببینێ لە سەدا باش ئێستا من هاتوومەتە ئێرە ئەوانە هیچی نییە
هیچی بەردامەکە تاواکەین بڕۆمە ماڵەوە یان هەرفێمانەی فحسێک مادەم ڕاتوی فاسێکی شتەکەین باشە چی ئەەکەین چۆن دەست پێ ئەەکەین لەکوێوە دکتۆر ئاتەن ئێمە لە قسەوە دەست پێکەین باشن نەخۆش هەموو نەخۆش چەند دقەیەکی عینێ بۆ ئەوی بۆمان باسکاوکو بۆم باسکردی زەخت یەکەم پرسیار زەختت هەیە شەکرت هەیە جگەرە ئەکێشی کەس هەیە دەرەجە یەک کە سوکارەکەت نەخۆشی دڵیان هەبێ لەوە دەست پێکەین ئەگەر ئارازەکانت چییە هیچ ئارازەکە هیچ شتێک نێر هاتوو من بەردامە دکتۆر مەرنامە یەک لە چێکێکی ئاسایەوە دەست پێکەین پێش هەموو شتێ زەختەگرین چکە بەڕاستی بەرزبوونەوەی فشاری خوێن یان زەخت یەکێکە لە بەشی هەر زۆری خەڵکە ئاڕازی نییە ئەوەیڵەن سەرمێشەکە ئەوانە بەڕاستی چانسیان باشە لە چەندی خەڵکە و چانس بەشی کەمیان کەم چەند پێ ناگاتە دە ناگات ینی بەشی کە ئەبیز بە پێی بەرزەکە هیوایە طبعا ئەگە تۆ زەخت بکاتە 20 لەسەر 12 بگاتە 22 طبعا ئەڕازێک تەبێ بەس من گری ستیج 1 و ستیج 2 بۆ باسەکەم هەتاکو یعنی 16 چۆن 16 لەسەردا ئەمانە زۆربەی زۆران هەست بە ئارازیان نیە لە بڕۆ ئێمە ئاتن کە چێکی نەخۆشەکەین لە زەختەوە دەست پێکەین زەختی نەخۆشەکەین زەختی بۆ ئەوانەیە کە چێکی دڵەکەن تەختیتی دڵیشیان بۆکەین چکە تەختیتی ژمووی هەڵکاری کارەبایی دڵ چکە بەعزش تەغیرێک هەیە لەوە شەر نیە نەخۆشەکە هەست بە ئاراز بکات دوای ئەو ڕۆچینلی ئیکۆیەکەکەین ئیکۆ سۆنەری دڵە سۆنەری دڵە سەیری دڵەکەین سێری ماسوولەکانی دڵەکەین سێری تەقەڵوسی ماسوولەکانی دڵەکەین چۆن ماسوولەکانی دڵێ سێری سەمامەکانەکەین ئەو سەمامانی کە باسمان کرد سێری زۆربەی شتەکانی دڵەکەی بزانین کێشەیەک هەیە لە دڵیانە دوای ئەوە ئەگەر ئەمانە نۆرمەڵ بووین و نەخۆشەکە هیچ ئارازێکی نەبوو هاتوو بەچەکە بێت لە مەختا ئەوەستین ئەگەر لەوانەیە بەعزێک کەس فحسی چۆری خوێنی بۆ بنووسی بزانین چۆرەکانی خوێن چۆنە و بەرزەوان نزمە لەگەڵ فحسی شەکرا چکە بۆکم باسم کرد لە دوای 50 ساڵ باشترەوە لە یافرەتە لە دوای 40 ساڵ لە ڕەگەزی نێرە باشەوە فحسانە بکرێت فحسیشی ڕوتینی باش ئەوە ڕامان ئەکێشێ ئەگەر هاتوو ئەو فحسانی کردمان تەغیرێکمان بینی شتێکمان بینی نۆرمەڵ نەبوو ئەو وەختا چین بۆ مەرحەلەیەکی تری ستێپێکی تری فەحوساتی دڵ باشە ئێستاکە دەست پێ بکەین بە فشاری خەبێ زەختە بگرین زەختێکەوە بگرم کاکتۆر کاتە تۆ خۆ زەختت نییە زەخت نیە و شەکرەشت نیە هەر کەسیش لە عیلەکەمان نیێتی زەختە زۆر باشە بە ئەو لا شێک باش مەسەلەی ئەم لەولایە پەیوەندی بەچێ ئەم لا نزیکتر لە دڵەوە بۆی لە نەخێر حەقی بەوە نییە بەس هەندێک نەخۆشی هەیە لە هەندێک نەخۆشیە هەیە بۆ نمونە ئەم دەماری ئەم خوێنبەری ناو قۆڵ ئەگیرێت زەخت بەرزە بێتەوە لە بڕۆ باشتر وایە کە زەختەگرین لە هەردوو لاوە چێکی بکەین شتێکی زانستی ئەوە باشتر وایە کە نەخۆشەکەی تۆزێکدا بنیشێ چەند دقەی ئیسراحەت کات ئەجا لە هەردوو لا زەختی بە بگریت هەردووکە نۆرمەڵە و زەختت زۆر ئیجابە کۆمەڵێک پرسیار بکەم بۆ نەجگە لەم ئەمریکا جەنابەت بەکاری هەنیت ئەمە کە لەسەر جیوە کارەکەات کۆمەڵێکمان هەیە کە بە پیل کارەکات ئەوەی تۆ هاوات تێ کردو بە هاواکە ئەم میترە ئاگۆڕێت و تاکو کۆتایەک باشە مەجموعەیەکمان هەیە جیوەکەی سەرەکەیە کۆمەڵێکمان هەیە ئێوە بەکاران بەم شێوە ئەمە ئازانم براندێکی زۆر باشە تۆزێکیش گرانە جیازەکەی بەڵام هەموو کەسە ناتوانێت بکڕێت و لە ماڵەوە داینێت ئەوانەی کە بە پیل ئیشەکات و لە دەستە ئەبەسترێت ئەتوانی ئەتیمادکەیتە سەریە ناتوانانی خۆی بەڕاستی چەند جۆرێکی زۆر هەیە ئێستای جای زەخت بەپی نەخشە ڕێگای ئێمە پێی گایدلاین ئێمە ئێستا باشترین جای زەخت ئەمەیە کە گێچە گێج لە هەمووی باشتر گێز لە جیوەکەش باشتر ئێستا لە جیوەکە باشتر بۆ جیوە مەشاکلی زۆرە ئەو جیازە بە پاش فترێک جیوەکە بگۆڕێت چکە لیک ئەکات جۆرجار لیکەکە لەبەرەوە ئێستا باشترین ئەلمیە باشترین جیهازی زەخت کە بەکار بێ ئەم گێچانێ ئەم گێچە گەورەیە بێ گێچە بچووکەکان بێت بەس بەڕاستی کێشەیەکەیە کە خەڵک پێوی ئەناڵێنێ کە بوونی ئەو جیای زەختە ئەلکترۆنیانەیە بەڕاستی ئەو جیازی ئەلکترۆنیان کێشەیە لە ماڵە من بە زۆر بنەخۆشەڵێم ئەڵم هەر نابێت لە ماڵەکە تا هەبێت چکە یەکەم تووشی حاڵەتێکی بارێکی دەرونی ناخۆش دەکات زەختەگرێت
دقیقەکە 12 پاش دقیقە 15 پاش دقیقە بێ بە چکە زۆر دقیق نین بۆ دقیقنی خۆی جیازەکە باشن ئەوەی کە دروستی کرۆ معاملە ئەوروپیانە هەمووی باشن بەس کێشەکە لەکوێ لە جۆری زەختگرتنەکە تۆ بیرە نەچێ ئەمە هەمووی ماسوولکەیە ئەمە ماسوولکەیە کە تۆ زەختەگری ئەگەر تەقەڵوسێک بکەی لێرە ئەوانە هەمووی ئەلکترۆنین ئەم تەقەڵوساکە دیقەت بێ ئێرە ئەم تەقەڵوسەواکە کە زەختەکە خەڵەت خوێنێتەوە یان کە تۆ ئاواکەی قۆڵت ئەمە تەقەڵوسەکات جیازەکە خەڵەتە خوێنێتەوە کە ئەو جیازەکەی ئەبێت دەست زۆر ریلاکس بێت یعنی لەسەر مێزی ئاوا دایبنێت و هیچ ئێساگە دیقەت بێ لە قۆڵی من چۆن ئەمانە تەقەڵوسەکە بەس ئەبێت تەقەڵوس نەبێت قۆڵت ئاوا دابنی جیازەکە دابنی بە ئیسراحات زەختەکەت بۆ بگرێت کە ئەمە زۆربەی زۆری خەڵک ناتوانێت زەخت بگرێت کە زەختەگری ئۆتۆماتیکیان خۆت قۆڵە بە جۆرێ لە جۆرەکان تەقەڵوسەکان لەبەرەوە من پێم باش نییە ئەو جیازانە بەکار بێم نەک من بێم ئەلمیان وایە چکەگە خۆت دیقەت بی زۆر کەسێ ڕۆژانە من خەڵکی بۆڵامە لە دکتۆر زەختەگرم دێ پاش دقیقە بە 15 ئەبێ بە 22 ئەچم بۆ خستەخانە زەختم بۆگرن نۆرمەڵە لەبەرەوە خۆی بارێکی دەرونی ناخۆش دروستەکە ئەمە یەک دوو بەنسبەت چێکردنی زەختەوە بەڕاستی مەفروض نییە ئینسان هەموو ڕۆژێک چێکی خۆی بکاتی زەخت خاستن بۆ نمونە تۆ نەخۆشێک دێ لەسەر حەبی زەخت بەکارێنە چەند ساڵێکی زۆرە زەخ حەبەکەی ئەخوات ڕێک و پێک زەختی کۆنتترۆڵە پێویست ناکات سی ڕۆژی سێ جار زەختی خۆی بگرێت چکەمە سایکۆلۆژیان تەسیل لە ئینسانەکەکەین نەکە ینی تەسیرێکی نەگەتفی هەیە لەسەر دبار و دەرونی نەخۆشەکە بە پێچوانی نەخۆشی شەکرەوە کە ئەبێ بەڕێی من ڕۆژانە یان لە هەفتەیەکە چەند جارێک زیاتر چێکی شەکرەکەیان بکات بەس بۆ زەخت پێویست ناکات ئەم ساعتە زیرەکانە کە ئێستا هاتووە ترپەی دڵە خوێندنەوە هەندێک لە مۆدێلە تازەکانیشان SP تووشە خوێنێتەوە تێری ئۆکسجین لە یەک خانەیە ئەمە ئەکری هیچ پێ بڵێت دەربارەی نەخۆشەکانی دڵ بۆکو نەخۆشی پێت ناڵێ بەس ئەکتیڤیتی نەشاتاتی جسمت پێڵێ بۆ ئەوانە بە وەرزشوانەکان زۆر باشن چکە تۆ کە وەرزشەکەی دایم تارگێتێکت هەیە ئەڵێ من ئەمڕۆ 2 کیلۆمەتر ڕاکەم تارگێتە ینی حافزێک ینی ستیمولیتەرێک ینی واد لێکە کە هاانتەیە کە زیاتر وەرزشکەی ئەینە وەکو نەخۆشی دڵ پێناڵێ بەس بۆ مۆنیتەری ئەو نەشاتانی ئەو نەشاتانی کە خۆت ڕۆژانە کردوتە ترپەی دڵ ئەوەی کە تاکو چەندێک بەرز بێتەوە بۆ کەسێک کە هیچ نەخۆشیەکی نەبێت چکوانی کە وەرزشەکەن ترپەکانی دڵیان زیادە بێت ئەوەی کە دوای ڕامگرتیت لە قسەکردنەکانە کە وتمان ئەوە بە وەرزش ئەژمارەکرێت کە ترپەی دڵت زیاد بکات و کەمێکیش ئاراق بکەیتەوە بەڵام خەڵکێکەیە ترسی لەوە هەیە کە ئاڵێت ترپەی دڵم تاکو چەندێک بەرز بێتەوە ئاساییە 5-6 ساڵێک بەر لە ئێستا بۆیان پسەر ئاوا لێ دەکەن لەبەری کە بەردەوام لە ئابدەیت تاکو فەرمووت نوت بۆ کەسانی کە هیچ نەخۆشیشیان و لەشیان ساغە 220 ناقستەمان هەرچی چەندێک دەرچوو ئەو کاتە ترپەی دڵت ئەوەندا بێ بۆن ناگەر کەسێک 30 ساڵی بێت 220 لی دەرکە تاکو سەونەوە ئاسایە ترپەی دڵی بەرز بێتەوە ئەو قسەی ئێستاش ڕاستە یان گۆڕاوە ئەو قسەی بۆ ترد بڵە کە ئێمێستا فەحسی جوه دەکەین بۆ نەخۆش و ئەکەین ئەگەینە تارگێتێکمانێ هەر تارگێتەکە و بەپی تەمەنەکەی بۆ نمونە جەنابەت ئەگەر تەمەنە 30 ساڵ بێت ئەڵێ 220 ناقسی لە سا 85 ئەو بکەی نۆرمەڵ ئەیوەستێن تردمڵەکە باس بەنسبەت ترپەی دڵەوە خۆی گەورە ئینسانی وا دروست کردوانی لایانی دڵ لە هەفتاوەدا لە 72 نۆرمەڵە هەفتا بۆ 72 نۆرمەڵە بەس ئەمەوە ناگەێنە کە 80 نۆرمەڵ نەبێت کەنەوە نۆرمەڵ نەبێت کە 100 نۆرمەڵ نەبێت چەنەها خەڵک هەیە خاستن گەنج و خاستنەوەی کە زعیفن نەبزی دڵیان بە نۆرمەڵی لێدانی دڵیان 85 جوونەوەیە ڕاستە هەمەچقۆی هۆکاری نەخۆشی دڵ هەیە کەوا ئەکا لێدانی دڵ زیابێت بەس بەشی زۆری ئەو حاڵەتانی کە لێدانی دڵ زیاکەن ئەگەر نەخۆشی بێت حەقی بە نەخۆشی دڵۆنیە بۆ نمونە نەخۆشی غودەی دەرەقی یەکێکە لە هۆکارانی کەواکە نەخۆشی دڵ زیاب بکە بەنسبەت لێدانی دڵۆ لە کاتی وەرزشان ئەو وەرزشانەوەکو جەنابەت باست کرد ئەو وەرزشانە سوودمەندن کە لێدانی دڵ زیاکات بۆ نمونە چۆ لەسەر ئەو تردمڵە ڕاکەی هەتاکو نەبزی دڵت زیاتر بێ ئیسپادەی دڵ زیاتر ئیسپادەی بۆ دڵ زیاتر بۆ ئێماڵین make the circulation other stage یعنی وا ئەکە سوڕی خوێن بەرز کاتەوە بۆ لیڤڵێکی کە بۆ مستەوایەکی تر بۆ هەتا دەرکەوتۆ تاک و دڵ سریعتر لێبات ئەو دەمارە زۆر وردی لە پشکۆلەکان کە دەماری وردیلەی پێڵن گەورەتر ئەبێت خوێن بەردن بۆ ماسوولەکانی دڵ باشترە بێت بۆ ماسوولەکانی دڵ ئەمە بێجگەلەوەی بمبورە بێجگەلەوەی کە وەرزشکردن و زیالەیانی دڵ لە کاتی وەرزشکردنا هەرسوودی بۆ نەخۆشی دڵ نییە بۆ زەخت فشاری خوێندا بۆزێنێ کۆنتترۆلی شەکرە ئەکا ورگ ینی ورگی دڵخۆشەکە کە ئەمانە هەر هەمووی ئیسپادەی هەیە وەکو جەناب دڵخۆشەکە هەتاکو ماوەی 14 ساعت ئەپنفرین مادەیەک کە دەرەیە کە ئینسانوا لێکا دڵی خۆش بێ هەتاکو ماوەی 14 ساعت ئەو کەسانی کە وەرزشەکەن تاکو چەندێک ترپەی دڵیان بەرز بێتەوە نەترسن هەتا بەرز بێ باشترە
هەتا بەرز بێ باشتر بۆ نمونە ئەگەر کەسێک 50 ساڵش دەچێتە سەر 200 کێشەوانە قورسە بگاتە 200 بەڕاستی ئەزام کە زۆ قورسە بۆ پرسیارەکە هیچ کێشەیەک بە پێچەوانەوە هەتاکو نەخۆ هەتاکو لە کاتی وەرزشکردنا نەبژی دڵ بەرزتر بێت ئیسوادەی باشە و سوودی ئەی ناکرێت کاتا دڵی کەسەکە بۆستێت ناکرێت تۆ ئەگەر نەخۆشی دڵت نەبێت دڵ بەوەستێ باس چەند جۆرە نەخۆشی هەیە بۆ نمونە هەمومان بیستومانەڵی زەلامێک بەداخۆ چوو بۆ یاری دووگۆڵیە کرد لە پڕ مرد کوڕێکی گەنج بوو دووگۆڵێک لەم دووگۆڵێکا مرد یان باسکەی ئەکرد باسکییان ڕۆژێ تۆزێ ڕای کرد تۆ یاریی ڕاکنی کرد لە کاتی جما مرد ئەمانە چەند جۆرە نەخۆشیەکە بن کەوا ئەکەن نەخۆش لە پڕ بمرێ خاستن گەنجەکان لە پڕ بمرن ئەمانە چێن ئەو نەخۆشان ئەوانن کە نەخۆشییانێ چەندۆ جۆرێک نێچێک لەوانە تەسیکبوونەوەی سەمامی ئەبهارە لە بە کوردی نازام تەسیکبوون ئەورتیک ڤاڵ ئەورتیک سینۆس ئەوانەی کە سەمامی ئەبهەریان کە ناو شاخێنبەری ئەورتایە تەسیک بۆ تۆ بە تەواوەتی تەسیک بۆ تۆ خاص بەعزێکی زۆریان ئەمانە گەنجن هەر لە مناڵیەوە هەر لە مناڵم کێشیان هەیە و ڕۆماتیزمیان هەبوو ڕۆماتیزمە بەر ئەو سەمامەوە ئەو تریانە بێوات ئەمریکەم بۆی خەڵک تێبگە سەمامەکە تەسیری بە ڕۆماتیزمی مناڵی تەسیری تێکرا و بچووک بۆ تۆ بە تەواوەتی پێی نەزانیوە پێی نەزانیوە ئەمانە اینجا ئەلێرەوەم نەوێ ڕاتکردم ئەمانە خۆکە فشاری خوێنیان بۆ بکەی نازانن کە ئەجوڵێن سنگیان نایەشێت نەخێر ئەشێت خۆیان ئارازیانەیە کێشەکە لە مایە کاک زۆر کابراڵێ من 20 ساڵم معقول نییە نەخۆشی دڵم هەیە ئەچێ بۆ لای یەکێکە شارەزانە بێ دکتۆر بێ پەرمەدیک بێ نازانم بەس ئەوانە ئاتە ئازاریان هەیە کەس نییە ئازاری نەبێ و بگاتەوە مەرحەلێ ئازاری بە شێوەیەک لە شێوەکان هەیە بەس کۆنسپتی ئینسان مرۆڤ خی گەورە ئینسانی وا دروستوانی تەقبولی بەعزەشتێ لە بەعزە تەمەنێکە قورسە بۆ گەنجەڵە من فیشەک نام بڕێ ئەویان نازانم نەخۆشەکەی دژەرواکات من قەت نەخۆشی دڵ لای هەندێک کەس قورسە تەمەنی 20 ساڵ بێ 22 ساڵ بێ 25 ساڵ بێ 30 ساڵ بێ حتا 50 ساڵیش بەعزە کەسێک قبوڵی ناکە کە بڵێ من نەخۆشی دڵمێ ئەڵێ من تەشەنجاتمێ کابرایەکی ڕازیم ئەچم بۆ وەرزش تەشەنۆجم کردو دەرزیەک لە خۆیان دەرزی نازام چیان دکتۆرێکی نەشارەزا لەگەڵ ڕێزما ئەڵم نەشارەزا اختصاسی ئەو نیە کەسەوە پێ اختصاسەکەی خۆی یان یەکێکی بینێ کە دکتۆر نەبێ ئەڵێ هیچیت نییە ئەینا بە دڵنیایی و ئەمانە ئارازیانە بێت کە سنگی ئێشە لە کاتی جوڵەیە یان کاتی قادر مەسەرکەوتنە نیشانەوەیکە بە دکتۆرێکی دڵ ببینە دکتۆری دڵەکە زەختی بۆ گرە زەختی نۆرمەڵە دوای ئەوە چی بۆکە ئەگەر یەکێک لە هۆکارەکانی تری لە مردنی لە پڕخاستن لە گەنجان ئەسوربوونی دیواری دڵە بۆ ئەمە دیواری دڵە خۆی گەورە ئینسانی وا دروست کردو ئەمە دیواری دڵە کە گوێچکەلەی ڕاست و چەپ جیا ئەکاتۆلێک ئەمە نۆرمەڵێ بێت 12 میلیمتر بێت 12 میلیمتر ئەمە ناکات ئەوانی کە زەختیان هەیە و فترەیەکی زۆر زەختەکەیان کۆنتترۆلێ گەورە تۆزی ئەستورە بێگاتە 14 15 16 کێشەنێ بەس ئەو نەخۆشانەی کە نەخۆشیەکیانەیە بۆ ماوەیە ئەویشەر بۆ ماوەیە ئەگەر یەکێک لە ماڵەکە هەیبوو لە 125 و 50 احتیمالە کەسەکانی کەش لە عین ماڵە هەیان بێت ئەمە ئەگەر گەیشتە ئەوەی کە بگاتە 29 میلیمتر وا ئەکا کە بە تەواوەتی زەخی دڵ ئەگرێت یەکێک لە هۆکارەکانی کێکەوانی کە نەخۆش لە پڕ ئەمرن ئاتە نەمانەش ئارازێکی زۆریان نییە ینی ئارازێکی زۆریان نییە بەڵام سنگێشەکان هەیە ئەیان بێت ینی بکەم تا زۆر بەزمان ناڕەحەتیەکەن خاستن لە کاتی هیلاکیە وعاتەن ئەمانشتی کەشیانە بێ وەکو گوێژ ئەبن هەڵێ دکتۆر کە من ئەڕۆم بە قادرمیان کە هیلاکە بمە خەریکە ئەبورێمەوە و گوێژ ئەبن ئەمەژێکی لەو حاڵەتانی کەوارات ئەکێشێ کە ئیکۆ بکەی بۆ نەخۆشک ئەمە دەستنیشانکردنی زۆر ئاسانە هەبە بەس بە ئیکۆیەک ئیکۆکە یەکسەر دیوارەکەی دڵبینی کە ئەسوور بووە وەختە مەجموعی فۆرساتێکی بۆ ئەوکەی بۆی بزانانی ئایا نەخۆشەکە پێویستەکە نەشتەرگەری بۆ بکەی بەشێک لەو ماسولکەی لابەی یان ئینجەکشن واتە کوحول بخەیتە یەکێ لە دەمارەکان و وردە ئەو تەسک بوون ئەو ئەسووریەکەم کات زۆربەی زۆری ئەمانە ئێمە جیازی پاتریان بۆ دارین چکە ئەمانە ترسی مردنی لە پڕیان زۆرترە جیازێکیان بۆ دانین پاتریە خۆی کە دڵی تێکچوو دڵی وەستا خۆی کارەبای بۆکات ئەوە لێرە هەیە لە کوردستان هەیە باشە ئەوەی کە تێگەیشتم جگە لە پشکنینی بەرزەفشاری خوێن و بەسپاسە بۆ ڕوونکردنەوە جوانانە پێویستمان بە پشکنینی بڵێ هێڵکاری دڵ هەیە ECG تەختیتی دڵ و هەروەها پێویستمان بە ئیکۆ هەیە و پێویستمان بە تریدمێڵ هەیە تریدمێڵ شەرت نییە بەس ئەگەر ئێکۆکە زانیمان شتێک هەستەکەین کێشەیەکی وەختاچین بۆ مەرحەلەی دوای ئەوە کە کەواتە ئێمە با ئەستت ئەو بەڕزین لە ECG کارەکەن قسێکمان بۆ بکەن ئیکۆکار جەناب تێکیت باش ئەو کاتەینەوە خزمەت جەنابەت اینجا دوای لەگەڵ برادرانی تریدمێڵ شخص زۆر سپاس فەرموو
هێڵکاری دڵ بریتە لە تۆمارکردنی لێدانی دڵ لەسەر کاغەز. ئەمیش تۆمارکردنی ئەو نەخۆشە دەرەخات کە چەند زانیاریەک لەسەر هێڵکاریەکە دەرەچێ، ئەویش لە ڕێکی لێدانی دڵ ڕێکی و ناڕێکی لێدانی دڵ ئەگەر بۆرەکانی خوێنگیرا بێ لێرە پێمان ئەڵێ کە گیران هەبێ یان نەبێ و لە چ کاتیشا پێویستە ئەم هێڵکاریە بکەین بۆ نەخۆش لەو کاتەیە کە نەخۆشەکە پێویست بڵێ ئازاری سنگم هەیە یاخود هەناسەیتون بێ یاخود گێژبوون یا بورانەوەیەکی هەبێ ئێمە لەو کاتەیە دەتوانین هێڵکاریەکی بۆ بکەین. هێڵکاری دڵ ئازاری نییە، بەس دقێ 2 دقەی پێچێ نەخۆشەکە پاڵەخەین ئەبێ بە شێوەیەک پاڵکەوێ ڕێلاکسەکشنێکی مەزبوطی هەبێ نەجوڵێتەوانێ ئێمەش ئەو کاتە پێی ئەڵین چی بکە و چی نەکا حرەکە نەکات جوڵ هیچ جوڵەیەک نەکا بۆی ئیسیجەکەی جوان دەرچێت. ئەمە فەحسی جوهدە، فەحسی ئەکسەرسایزە کە لەناو خەڵکە بە فەحسی پاسکی ناسراوە. ئەم فەحسا بۆ کەسانە ئەنجامەیرێت کە ئازاریان هەیە لە سنگیانە لە کاتی ئیسراحەتە وی بزانین ئایا نەخۆشی دڵ گیرانی بۆرەکانی خوێنیان هەیە یاخودنا و هەروەها لەو کەسانەشا بەکارێت وی بزانین لیاقەتی ئەو کەسە چۆنە لە کۆمەڵە پیشەیەکە بۆ نمونە ئەو کەسانی کە بۆ کولێ ئەسکەری ئەخوێنن یاخود ئەو کەسانی کە ریاضین. ئەمە تەم بۆم کەسانە بەکارێت خۆی هەموو کەسێک لە کاتی تەبیعیە تەختیتەکەی هێڵکاری دڵەکەی تەبیعیە، بەڵام لە کاتێکا کە هیلاکە بێت وەکو ئەم نەخۆشە دەرەکەوێت کە کاتێک هیلاکە بێت ئۆکسسیجینی دڵ پێویستی زیاتر بە ئۆکسسیجینە. ئەگەر یەکێک گیران لە بۆرەکانی خوێنیان هەبێت و خوێنی تەواتی بۆ نەڕوات ئەوە گۆڕانکاری لە تەختیتەکەی ڕوئەیە هەروەها ئازاریش لە سنگیا دروستە بێت. کۆمەڵە کەسانێک هەن کە پێویست ناکات کە نابێت بە هیچ جۆرێک ئەم جۆرە پشکنینە ئەنجام بن ئەو کەسانەکەن ئەو کەسانن کە ناتوانن بڕۆن یاخود مشکلی قاچەکانیان هەیە یاخود ئەو کەسانی کە پێشتر کارەبایەتی دڵیان تێک چووە و بە کارەبا گەڕاونەتەوە یاخود ئەو کەسانەی کە ئەستوربوونێکی زۆر لە دیواری ماسوولەکانی دڵیانە هەیە یاخود گیرانی سەمامی ئەیۆرتیکیان هەیە ئەمانە بە هیچ جۆرێک نابێت ئەم جۆرە پشکنینە ئەنجام بدەن. نەخۆشەکە لە چۆن خۆم حاضر بکەم بۆ ئەم جۆرە پشکنینە سەراحەت هیچ ئامادەکردنێکی ناوێت هەر 2 سەعات پێش ئەو پشکنین ئەنجامبانە نابێت خواردنێکی قورس بخوات و کۆمەڵە دەرمانێک هەیە نابێت بەکاری بهێنێ باشتر وایە ئەگەر هەر عیلاجێک هەر شتێکی هەبێت لەگەڵ خۆیان بهێنێت. چۆن ئەم پشکنینە ئەنجامەین کەسەکە نەخۆشەکە لەسەر ئەم ترێدمێڵە ئەوەستێت ئێمە ئەو لیدانی پێوەکەین لەو کاتە هێڵکاری دڵی بۆ ئەکرێت و بەردەوام زەختی بۆ ئەگیرێت. چەند ستەیجێکە 4 ستەیجە لەگەڵ هەر تێپەڕبوونی هەر ستەیجێکە خێرایی ئەم جیهازە زیا ئەکات و هەروەها ئینکلاینەکەی یعنی بەرزیەکەی زیا ئەکات و لە هەموو ستێجەکە زەخت بۆ نەخۆشەکە ئەگیرێ. بە نەخۆشەکەڵێن لەو کاتەیە کە پشکنینەکە ئەنجامەیان هەر کاتێک ئازاری دڵی هەبێت ئازاری سەرسنگی هەبێت یاخود هەناسەتونیەکی زۆری هەبێت یاخود سەری گێژ بێت و یان ئەوەنە هیلاک بێت نەتوانێت بەردەوام بێت پێمان بڵێت و ئێمە ئەبێت لەو کاتەیە پشکنینەکە بوەستێنین. چ کاتێک ئەگەر نەخۆشەکە نیشانەی نەبێت ئێمە ئەبێت جیهازەکە ئەم پشکنینە بوەستێنین ئەگەر گۆڕانکاری لە تەختیتەکەی ڕوویدا یاخود زانیمان کارەبایەتی دڵی تێک چووە لەو کاتە ئەبێت ئێمە پشکنینەکە بوەستێنین. سەرنجتان بۆ ڕاکێشم کە سوپاس بۆخوا پێویستم بۆ نەبوو کە پشکنین بۆ ئیسیجی بکەم تەختیتی دڵ هۆکاری دڵ و نە ترێدمێڵ لەبەرشی لە هاوڕەکان من بە سوپاسەوە کاری کرد و دکتۆرازم هی من و هاوڕەکەشم هەر نۆرمال دەرچووە نۆرمال دەرچوو هەڵبەتە لە ڕووی ئەخلاقیەوە لەو پێشزی نەخۆشەکەمان وەرگرتووە بەو شەرتێکی شتێکی دەرناکەوێت لە کارەکە تەسویرەکەین ئەگەر دەست پێ بکەن بۆی کە ببینیم زان کارەکە چۆن ئەکرێت بەڕاستی بەسەرە کردارێکی ئاسانە بڵین بەس قەسەرە معنە کەلیمەیەکی عەرەبیە لە قەستوڕەوە هاتووە قەستوڕ مادە ئەم کاتەرە ئەم سۆندەیە کە بەکارێت
ئەچینە ناو دەمارەکانی دڵەوە سێری دەمارەکانی دڵەکەین جاران چەند ساڵەوە پێش لە ڕانەوەکرا ئێستا خۆشبەختانە لە دەستەوەیکی باشەوە دەستی نەخۆشەکەی دیارە خۆش بەڵێ دەدەسێتی باشی دەست ئەوەیە کە نەخۆشەکە یەکسەر دوای ئەنجامدانی کردارەکەیان نەشتەرگەرەکە ئەتوانێت بە پێی خۆی بچێت دەرەوە ئەوەی کە لە ڕانەوە بۆمانەکە نەخۆشەکە بۆە بۆ ماوەی 4 ساعتێکە قەسەرە بووە ئەگەر شەبکە بەڵام بۆە 8 ساعت لەسەر پشپارکەوێت کە ئەمە زۆر جار بۆ نەخۆشانی تەمەنیان هەیە ئازاری پشتیانە بێت تۆ زەناڕەحەتە بەس باشی دەست ئەوەیە کە لەدەستەوە کرا نەخۆشەکە یەکسەر پاش دەقاتوانێت خود بچێت دکتۆر ئەمە تێبینی یەکەم کۆمەڵێک وارە نێرن و اینجا هێن نەدەرەوە واری شیتێکی تایبەتە 6 فرانچانی 2 میلیمە ماخسمانە ئەم دەمارەوە شریانێکە لە شریانی دەستی ئەمە لەو شریانەوە ئێستا سەر ئەەکەین بەمە ئەمە سۆندەیەەکە هەردینێ و تایبەتی خۆی ماچین سەری چەپی لای چەپی دڵی پێەکەین باشە لێرەوە چین سەری لای ڕاست چەپی دڵی پێەکەین ئەچین ناو خوێنبەرەکانی دڵەوە ئەمە ئێستا دەرمانی تایبەتمان ناواتێ بۆیە ئەو شریانە تەقەڵوز نەکەواتە گرژ نەبێت ئێستا لەگەڵ دکتۆر جەوادا بەپێی ئەم کاتەرەی کە هەمانە ئەچینە ناو هەر نەخۆش و کاتەری تایبەتی خۆی هەیە زۆری تێبەت ئەنوە ئەمان هەیە بەس بۆ ئەم نەخۆشە ئەمە بەکارێنی ئەمانە تەمان هەمووی یەک جار بەکارێنێت تەقیم ناکرێت یەک جار بەکارێت ئەگەر برادران هاوکارانمان سەیری پیشانمان باشە ئێمە شاشەکەسی دەرەکرێت دکتۆر ئێستا ئەمە سەیری ئەگەر بێ جەماسویری کەم ئەچین ناو دەمارەکە سەیری دەمارەکانی دڵەکەین ئەمە ئەچین پێی بڵێ هەناسێکی قوڵبانە خۆشەکە کەمال هەناسێکی قۆڵ زۆر چاک هەناسێکی قۆڵ لێرەوە حالاکەم چی ناو دەمارەکانی بەڵزەگە بینیت دەمارەکەی ئەو دەماری قۆڵی تۆزێ خوار گەوچکە تەمەنی هەیە تەکەلوز گرتوێتی بەس دەگەڵا محالاکەین هەر لێرەوە چین نەچین بۆ ڕان لێرەوە محالاکەین باش دکتۆر فەرقی چە لەگەڵ ڕانەوتت جگەلەوەی کاوەی بەپەی خۆی ئەڕاتەوە فەرقێکی نییە بە زۆی ڕان ئەبێ نەخۆشەکە ئەگەر قەسەرە بێ بۆ 4 ساعت لەسەر پشپالکێ بینەماوانی کە شەبک باڵۆنیان بۆکەین مادەی هیپارینیانێ کە بێ ئەو سۆندەیە و کاتە و شیتێکە دانین 4 ساعت و 4 لابین پاش 4 ساعت ژمێنەوە هەژ ساعت نەخۆشەکە ئەبێ لەسەر پشکێ کە جابار قورس ئەمە بۆ نەخۆش ئەمە گە دیقەت بێ ئێستا چی ناو دەمارەکانی گۆرەکانی دڵەوە ئێستا کردار قەستەرەکە تاوی هەشتەمە نەخێر ئێستا ئێمە چوینەتە ناوەجا تەسویرمان نەکرۆ قەسەرەکە ئاڵین قەسەرە بەس تلوینکردنەوە باشە ڕوانکردنی دەما ئەگەر تەسویری ئێوەرە بکەن بەزە باشە ئێستا محاولە ئەکەین بچینە ناو ئەو دەمارە لە هەمان کاتا چێکی نەبزی نەخۆشەکە ئەکەین و چێکی زەختەکەی ئەکەین بۆیە بڵێن زەختی ئێستا ئێرە ئێستا ئەمە دەمارەکانی دڵ ئەنجا دڵ لە هەموو زەوایەکانەوە سێریەکەین لە چەند زەوایە لە 5-6 زەوای سێریەکەین بۆیە هەموو خوێنبەرەکانی دڵبین ئەگەر ئێستا دیقەت بی سینی ئەمە ئەمە گەردی قەت بی ئەوە دەمارەکانی خوێنمان تەسویر کرد ئێستا بە شێوەیەکی جوانتر لە وەختا کاتەرەکەمان هاتە دەرەوە ئێستا تەسویر تست ئێستا چوو ناو دەمارەکەەوە ناو بۆرێکەوە پێی کۆدڵ کاک بەختیار ئێستا لە چەند زەوایەکەوە سیرەکەین ئەبێت چەند زەوایەکمانێ سیرەکەین ساوێکی لە زەوایەکانە ئەمان گەتی قەت بێ ئەمە بۆرەکانی دڵە ئەم بۆریانان گەورەترین بۆری دڵ ناگاتە 4 ملیمونی و کە تەغذیەی دەمارەکانی خوێنەکە بچووکەش هەیە ئەوەی کە ئێمە شەبەکەی تیادایان 2.5 میلیمەترە ئەما گەتی قەت بێ ئەم دەمارانی دڵێستا بێم بۆ سێرکەم یان با سێری هەمووی بکەین ئەگەر سێرێکی لە ناوڕاستیە شوێنەگەیە تەسک بۆتەوە لە بەشێکی سەری شۆی دەمارەکەی دڵ ئەگە کاک حیدەر دەست خێتە سەر ئەو دایگۆنەڵ بێ زەحمەت ئەم دەمارە یان با ئەمەلێتەکە تاواکەین و بۆ هەمووی چڕەکەی سینێکمان بەرە سیسی کاک بەختیار ئەگەر دیقەت بێ ئەو دەمارە لە بەشی خواری شۆ تەسک بنەوە هەیە ئێستا چین لە شوێنی کۆ سێری دڵەکەین سیسیەکمان بەرە ئێستا ئەمە زاوەیەش کە سێری دەمارەکەی دڵەکەین ئۆکەی سینی ئەمە ئێستا سێری دەمارەکانی کەی بەشەکانی کە ئەکەین بۆمان دەرکە ئەو بەشەی دەمارێکی دڵەکە فەرعا بەس گەورەیە ئەتوانین بڵێن لە 99 تەستێک بۆ تۆ کەمەوە نەخۆشەکە کە ئازاری هەبێت لە کات ئەوەی کە باسمان سپایدەرەگری سپایدەر ئێستا ئەمە لە شوێنیچکەی دڵەوە لە بنەوە سیرەکەین لە بردی دڵەوە سیرەکەین بزانین دەمارەکانی دڵی ئەو دەمارانە هەمووی بە شوەیەکی جوان بینین نەخۆشەکە لەم کاتە ئێستا ئازاری نەخۆشەکە پاڵکەوتووە و بەنجیش نەکراوە لۆکەڵە بەس تەنها بۆ وەک بەنجی دانوایە تەنها ئەو شوێنە ئێرە ئێستا بەشی چەپمان تاوا کرد ئێستا ڕایتمان بەرەکە حیدەر ئێستا چین سێری دەماری ڕاستی شەکەین چکە خۆی گەورە دڵی ئینسانی وا دروست کردووە دوو باشە لای چەپ و لای ڕاست ئەوە لای چەپمان تاوا کرد ئێستا چین سێری ئەگە دیقەت بی ئەو سۆندەیە گۆڕین ئەمە ئێستا چین سێری دەمارەکانی لای ڕاستی شەکەین ئەو وەختە ئێمە
عملية قەستەرەکەمان کۆتایی پێهێنا ئەچینە سەر مەرحەلەی دوای ئەوە ئایا نەخۆشەکە پێویستی بە چیە بۆی بکەین ئەلەکسەم نەخۆشە پێویستی پێ بێ ئەو دەماری کە تەسک بۆتەوە بۆی بکەنەوە بەش باڵ فڕشکەوە بە شەڕۆ باڵن ئەگەر دیقەت بێ لە کاتی ئەنجامدان نەخۆشەکە پاڵکەوتووە ئازاری نییە تەختی دایم تەختیەکەی لە بەردەممانایە و هەموو شتێک هەیە ئامادەیە بۆ ئەوەی لە حاڵەتی کتوپڕا ئەگەر خوانەخواستە ڕووبات خوانە خواستاگەری جڵتەی دڵۆمانە هەیە لەم کاتەیە باڵێ تەوان بەس هەموو شتێک حازرە ئەم شوێنانی کە میشانی تیاکرێت سەناتری خستەخانەکان نەخۆشخانەکان سەناتەکان متەخەستە بۆ کارە فلۆرۆ وەرەوە پی ئەی بەختیار ئەڵێ باش ئێستا کە دیقەت بیت ئێستا چین بۆ لای ڕاستی دڵ سەرمام شامبە چکە تۆزە بەشی سەرەوەی دڵی پێچاو پێچە و تەکەسی زۆرە بەس دەگەڵەوە شام حالاکی نەچین بۆڕان لێرە بۆی تاوکەین ئەوەی کە ترپەکەکە ئەوە دڵ ماسوولکەی دڵاوە ئەوە لە سەر ماسوولکەی دڵ باڵ دەماری دڵ بەسەر ماسوولکەکانە ئاڕوات بەسەر ماسوولکەکان ئاڕۆ لەبەرەوە کە تەیکەی ترپەی دڵ ئەبینین بۆ زۆر یامەتیمانەیە زۆر جارکە ئەگەر کێشەی ڕووبا لە وەختە یەکسەر هەستی پێ بکەین فڵشت دەستخش ئێستا کاتەرەکەمان گۆڕی سێری محاولاکەین لە هەموو کاتێکا پێش هەموو شتێ سێری زەختی نەخۆشەکەکەین چکە زەخت دابەزین ئەم کاتا شتێکی باش نییە هەمووی لە بەردەممانایە مۆنیتەرەکە ئێستا گەر لە حاڵەتەکە ئەم نەخۆشە پێویستی بە شبکە باڵۆم بێکسەر لە عین کاتا بەڵێ ئەو وەختەیە کە پێویستی پێ بێ قسە لەگەڵ نەخۆشەکە بکەین قسەلەکە کە سوکاری نەخۆشەکەکەین کەمە حاڵەتەکەی وایە چکە دەستنیشانمان کردووە ئەمەش عیلاجەکانێتی هەندێک نەخۆش هەیە دوو جۆر عیلاجی هەیە بۆ نمونە پێویستی بۆ یان ئەو هەردوو ڕێگاکە هەیە شەبکە باڵۆنیش هەیە و نەشتەرگەری دڵی کراوەشەیە ئەو وەختە لە عین کاتە بۆ نەخۆشەکەی ناکەین چکە ماد هەر نەخۆشی دوو ڕێگا هەبێت ئەبێ نەخۆشەکە و کە سوکاری نەخۆشەکە بەشێک من لە قەرارەکە لە هەموو شوێنە وایە ئەو وەختە ئەوەستین و لە کاتیشکە نەشتەر شەبکە باڵۆنەکەی بۆکەین بەس زۆربەی زۆری نەخۆشەکان کەوی دەماری ئەمە تەسک بۆتەوە کە تەمات تاوامان کرد بۆ نمونەم کەی سێ تەواوین پێڵین دەمارێکە دوو دەمارە تەسەگبوونەوەی هەیە ئەمە عیلاجەکەیەتی بەم شوێ عیلاجەکەی و خطوڕەتەکەی پێڵین نسبەی نەجاحاتی چکە هەموو نەشتەگەرێکە توێکی تەبان خطوڕەتی خۆی هەیە ئەبی شەبکە باڵۆنەکە لێرەوەکرێ هەر لە ڕێی دەستەوە گەل لە دەستەوە چوبین زۆربەی زۆری ئەتوانین بڵێن بەشی هەرە زۆری لە ساانەوە پێنج و زیاتر هەر لە دەستەوە ئەنجامەدەین کە هەمووی قەسەرەکە لەوانێ 10 دقەی پێ بچێ شەو باڵۆنکەش بە پێی کورسی و معقدی دەمارەکانە هەیە 10 دقەی پێچێ سعاتی 3 ساعت هەیە 4 ساعت هەیە 5 ساعتی پێچێ پێ کۆمپلکسیتی ینی معقدی ئالۆزی حاڵەتەکەیەک ئەکرێت ئەمە ئێستا قەسەرەکە تاوا بوو کە سێرەکەن پێش هەموو شتە تەختیت نەخۆشەکە زۆر باشە تەحیلکاری درەکەی زەختی زۆر باشە دانا بەزۆی کێشەمان نییە قەسەرە ئەوەیە کە بە سۆندەیەک چون ناو بۆرەکانی دڵەوە ئەو بۆرانەی کە خوێنە بن بۆ دڵ سەی دەمارەکەمان کرد ڕەنێکمان تێکرەوە سەیرێک لە چەند لایەکەوە سیرێکین ئەگە دیقەت بن ئەمە دەمارانی بیدایەتی باشە خوێنبەرەکان دوای ئەوە بێ زەحمەت ئەگە دیقەت بین لێرە بۆ سەکاک بەختیار لێرە ئەم دەمارە بینی لێرا چەند گەورەی لێرا چۆن بچوو بووتەوە لە ساڵ 9 بۆ 95 ئەم دەماری تەسک بۆتەوە بە هەمان شێ ئەم دەمارەشی دکتۆر جواد ئەمەشی ئەگەر ئەمە دیقەت بی لە سەدانەوە تەسک بۆتەوە ئەم دەمارەشی لێرە لە ساڵ تەسک بۆتەوە کەبارەوە بێستا دوای ئەوە بێ زەحمەت سێرمان کرێسامان دەرکەوت کە دوو دەماری تەسک بۆتەوە دوو کاڵین دەمار و بەسمان خوێنبەری بۆرەکانی دڵا دوایەوە دوایەوە ئەمە سەی لا ڕاست دوایەوە سەی لا ڕاستی دەمای لا ڕاستی شتێکی نیە کەواتە ئێستا تەسینشانی نەخۆشەکەمان کرد ئەم نەخۆشە دوو دەماری تەسک بۆتەوە دوو خوێنبەری کەواتە مەرحەلەی دوای ئەمە چێت لە عین کاتە دوای ئەوەی پاژووی کە قسە لەگەڵ نەخۆشەکە و کە سوکاری نەخۆشەکە ئاکەین کە خطوڕەتی نەشتەرگەرەکەی پێڵین هەڵەستین بە فراوانکردنی ئەم دەماوەرانە ئێستا دکتۆر جواد بۆیەکە ئەم دوو دەماری کە باسمان کرد حەزسە بە باڵۆن تەوسیەکەین و شەبەکەی تێکین ئەوە نەشتەرگەری شەبەک و باڵۆنەکە بۆ شێوەیە ئەوەی کە لە مەڵقەوە تێگەیشتین پشکنی گشتی بۆ نەخۆشەکانی دڵکارێکی زۆر گرنگە بەڵام بە پێی تەمەنەکان جیاوازی هەیە وەک میوانی بەردەمەکە جەنابی دکتۆر ئارام ئاماژەی پێدا ئەو بەڕێزانەی کە ڕەگەزی نێرن یان پیاون و تەمەنیان سەر و 40 ساڵەوە باشترە جارێک پشکنی بکەن و ئەوانەی کە خانمن لەسەر 50 ساڵەوە جارێک پشکنی بکەن
جگە لەمانی کە ئەمە تەمەنە کە هیچ پێویست ناکە نیشانەتە بێ بۆی کە پشکنی بکەیت ئەو بەڕێزانی کە نەخۆشیی درێژخانی وەک شکران هەیە بە تایبەتی دکتۆرارام زۆر تەرکیز لەسەر جۆری یەکەمی شکرە بووە بەڕێزانی کە هەندێک نەخۆشی تری درێژخانی هەولی هەل لە مناڵیە ڕۆماتیزمان هەبووە ئەمانە پێویستە کات لە تەمەنێکی زووترا دەستکەن بە پشکنی گشتی بۆ دڵ وەجگە لەو بەڕێزانی کە بەرزەفشاری خوێن و نەخۆشی شکرانێکە باسمان کرد ئەگەر کۆنتترۆل نەبێت لە حڵی کۆنتترۆڵە باشترە چکە بەردەوام خوان نەخۆشەکە ئەبێت دکتۆرەکەی ببینێتەوە بەلای کەمەوە بەڕێزانی کە بەرزەفشاری خوێن و هەروەها شکران هەیە 6 مانگ جارێک بەلای کەمەوە بێت دکتۆرەکانم بینن بۆ دڵنیابوون لە ساغ و سەلامەتی و تەندروستی خوان جگە لەوانە هەر بەڕێز لە هەر تەمەنێکا بێت هەر کاتێک هەستی بە ئازاری سنگ لە کاتی جوڵا بە تایبەتی لە کاتی سەرکەوتن بە هەوراز یاخود قادرمەیە ئەوەی تر نیشانەوەیە کە بێت دکتۆر ببینێت تکایە لە کاتی بوونی ئازار لە سنگ تا لە کاتی جوڵە بە تایبەتی لە کاتی سەرکەوتن بە سەر قادرمەوە هەورازە تکایە مەڕۆ دەرمانێکی ئازار و دەرزێکی ئازار بکەیت و بڵێ بەمە چاکەوی لەوانەیە نیشانێکی زۆر مەترسیدارتر بێت و بەوە چارەسەر نەبێت لەبەرەوە بە دوای چارەسەرە بگەڕێت لەوانەشە لە زۆربەی حاڵەتەکانە سەلامەت بێ بەڵام هیچ وەکو دڵ نییە ئەگەرچی بە قەرمشتێکە بەڵام کێشەکانی زۆر لەوە گەورەتر کە تەسەورەکەن ڕۆکۆی ئێستا تیمێکی زۆر گەورە خەریکن کار بۆ ڕزگاکردنی ژیانی ئەم چارەخوازاکەن کە لێرە پاڵکەوتوە گەرچی کارەکە بێ ئازارە ئەگەرچی بە تازەتی تەکنۆلۆژیا و سیستەمەکرێت بەڵام هێشتا لەگەڵەوەشە بۆ ئەوەی ئێمە نەگەینەیەرە پێویستمە بەوانەیە کە بیکەین پشتین گشتی ساڵانە لە هەفتەیەکە 150 خولەک وەرزشکردن بەلای کەمەوە لە 5 ڕۆژە بکرێت و هەروەها لە ڕۆژەکانی و سعات بکرێت بەچێ وترێ وەرزش ئەوەی کە ترپەی دڵ زیاکە ئارەقەکەیتەوە وەک چی وەک بە پێڕۆشتنی خێرامە ئاسانترین جۆری وەرزشە پاسکیل مەلەوانی سەرشاخکردن و ڕاکردن ئەمانە هەموو وەرزشی باشن جگەلەوە حکوومەتی بەریتانیا لە ڕێگەی NHSەوە ئامۆژگاری خەڵکەکات کە لە هەفتێکە 2 ڕۆژیش بەرزکردنەوەی قورسایی بکات ئەمە بۆ پتەبوونی ماسوولکەکانە ئەوان ئەڵێن 3 ڕۆژ وەرزشی هەوایی لە جۆرەکانی پێڕۆشتنی خێرا ڕاکردن پاسکیل و یاخود شاخڕەوی و هەروەها 2 ڕۆژیش بەرزکردنەوەی قورسایی چکە خۆی هەر بۆ بەرزکردنی قورسایەکەش پێشەوە 10 دقە چارەکێک چیەکەیت لەسەر ترێدمێل ڕاکەیت وەرەکو بین تام برادێک کە لەگەڵمانە کارێک کرد بە سوپاس وەکو مۆدل ماشەڵڵا جسمێکی ڕازی جوانی هەبوو کە ئەوەش شتێک لەوانی کارمەتیدا بۆی کە لەش ساغبی جگە لەوانە خواردنی ساوزۆمیەوە لە ڕۆژەکە 5 پارچێک یاوازە پارچی بەقەر مشتێک بێ جگە لەوانە ئەم تۆزە ورگەکە من ئەمە خۆی لەخوای هاوکاری مەترسیدارە بۆ نەخۆشەکانی دڵ و کۆمەڵێک نەخۆشی تر خوار بێت ئەڵلقەی داهاتوو باسی گیرانی دەمارەکانیان خوێنبەرەکانی مێشکەکەی بەڵام پێشەوە دەمێ سەرنووسان بۆ ڕابکێشم کە هەندێک بەڕێزێڵا لە سەر تەمەنی 40 ساڵەوە خۆم لە ڕۆژێکە تەنکێ گەسپری نەخۆم بەبێ پرسی پزیشک کارێکی باش نییە و کارێکی گونجاو نییە بۆ هەمووەمانە پێویستە پرس بە پزیشک بکەن لە ئەسپرین خواردن ئاسانتر وەرزشکردن و گۆڕنی سیستەمی خواردن و ڕێخستنی کاتی خەوە هەتا ئەڵلقەی داهاتوو هیوای ساغ و سەلامەتیتان بۆ خوازم شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ بەحافز